بینەرانی بەڕێز لە بەرنامەی ڕاوەی ڕۆژی ستێرک تیڤی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە یەکەمین بەرنامەی ڕاوەی ڕۆژی ستێرک تیڤی لە ساڵی 2018 لە خزمەتی ئێوەی بەڕێزداین. سەرەتاش ساڵی نوێتان پیرۆز بێ بە ئومێدین وێڕای کەم و کورتی کۆسپ و تەگەرە و زەحمەتیەکان سەری ساڵێکی نوێتان بەخۆشی بەڕێکرد بێ بردبێتە سەر ساڵی نوێش ببێتە مایەی خێری خۆشی و ئازادی و ئاشتی و هاتنەدی هەموو ئامانجەکانی ئێوە و گەلەکەمان و گەلانی دیکەی بندەست لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتیش ئێستا گەلانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کە لە ڕاپەڕیندان. لە بەرنامەی ئەم شەوماندا خۆپیشاندان و ڕاپەڕینی گەلانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەخینە بەرباس و گفتوگۆ و ڕاوەی دەکەین. هەروە دەشپرسین ئەم ڕاپەڕین و سەرهەڵدانە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران چۆن دەکرێت بەلاڕێدا نەبرێ بە ئامانجی خۆی بگا وەکو بەهاری عەرەبی لێ نێت ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵی ئاڵۆزی و کێشە و قەیرانی چارە سەرنەکراو بکاتەوە مۆدێلێک کە شایستەی گەلانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بێتە ئاراوە تا جەندەش ئەمانە کاریکەری دەکەنە سەر ڕژێمی ئاخوندی ئێران ڕژێمی ئاخوندی ئێرانیش وەکوێوە دەزانن تا ئێستا وەڵامی داخوازیەکانی جەماوەری بە گولە و ئاگر و ئاسن داوەتەوە مەخابن دەیان شەهید و سەدان بریندار و هەزاران گیرا و دەستگیرکراو هەن بەم شێوەیە دەیەوێت تەمەنی خۆی درێژ بکاتەوە. لەم چوارچێوێشدا ئەرکی پارت و لایەنەکانی کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان چیە دەبێت چی بکەن کە بتوانن وەڵامدەرەوەی داخوازیەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو دۆخە نوێژ بن کە لە ئێستا لە ئێراندا هاتووەتە ئاراوە. بۆ گفتوگۆکردن لەسەرم ژارانە لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە زۆر بەڕێزان سعید سایدی ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنە کە هەروە بەڕێز تاهیری حاجی حەسەن چالاکی سیاسی پێکەوە گفتوگۆی ئەم ژارانە دەکەین. سەرەتاش زۆر بەخێر بێن و ساڵی نوێشتان پیرۆز بێ و ڕاپەڕینی ڕۆژهەڵاتی کوردستان و گەلانی ئێرانیش لەگەڵ ساڵی نوێدا پیرۆزبایی لە ئەوەی بەڕێز دەکەم. سپاس بۆیەوە بە دۆسیەکمانێ سەبارەت بە بارودۆخی ڕاپەڕینی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران پاشان دێمەوە لە خزمەتی ئەوەی بەڕێز گفتوگۆی لەسەر دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز وەکو ئێوەش دەزانن وێڕای هەموو سەرکوت و گوشارەکان و کوشتن و گرتن کە لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامی و ئاخوندیەوە پەیڕەو دەکرێت بەڵام ئەوە 6 ڕۆژ و 6 شەوە پەیتا خەڵک دەچنە سەر جادەکان کۆڵ نادەن داوا دەکەن کە ڕژێمی ئاخوندی بڕوخێ ئازادی و ئاشتی لە ئێراندا بە شێوازێک کە دڵخوازی خەڵکە بێتە دی. سەرەڕای هەموو ئەمانە کە خەڵک ئەم داخوازیانە هەیە بەڵام ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران گوێ بەم داخوازیانە نادا دەیەوێت بە سەرکوت هەروە گوشار و کوشتن و گرتن تەمەنی خۆی درێژ بکاتەوە. دۆسیەکمان هەیە لەم بارەوە. چەند هەفتەیەک بەر لە ڕاپەڕین و خۆپیشاندان و ناڕەزایەتیە نوێیەکانی ئێران وێڕای تارانی پایتەخت لە چەندین شار و ناوچەی ئێران لە دژی گەندەڵی و هەژاری و پارەخۆری کۆمپانیەکانی نزیک ڕژێمی ئێران چالاکی و ناڕەزایەتی هەبوون و بە ئاشکرا جەماوەر داوای ڕوخانی ڕژێمی ئیسلامی و ئاوخوندەیان کردبوو داوا لە هاوڵاتیانی سەرتاسەری ئێران کرابوو لە پێناوی مافە خوراوەکانیاندا بڕژێنە مەیدانەکان. سەرنجام لە ڕۆژی پێنجشەمە 28 مانگی کانونی یەکەمی ساڵی 2017 لە شاری مەشهەدی ئێرانەوە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی گەل دژی نەداری هەژاری بێکاری گەندەڵی و دەرئەنجام کۆی گشتی سیستەمی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران باوتنەوەی بمرێت دیکتاتۆر نان کار ئازادی دەستیان پێکرد و ئیتر لە ماوەی شەو ڕۆژێکدا هەموو شار و ناوچەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی گرتەوە. خۆپیشاندەران وەک ناڕەزایەتیەک وێنەکانی خومینی ڕابەری پێشووی ئێران و عەلی خامنەیی ڕابەری ئێستای ئێرانیان سوتاند بە یەکدەنگ لە دژی ویلایەتی فەقێ وەستانەوە و داوای هەڵوەشاندنەوەیان کرد و بوێرانە ڕوبەڕووی هێزە سەرکوتکارەکانی ڕژێم بوونەوە و بێکاریگەریان کردن. لە خۆپیشاندانەکانی ئەم جارەدا لە هەموو شار و ناوچەکانی کوردستان و ئێران ژنان پێشەنگن و ئەوانن هانی پیاوان و گەنجان دەدەن لە پێناوی مافەک زەوتکراوەکانیاندا لە ماڵ و کارەکانیان بێنە دەرەوە و پێوەستی خۆپیشاندان و ڕاپەڕینی گەلبن. هێزە سەرکوتکەر و دژە مرۆڤایەتیەکانی ڕژێمی ئێرانێش بە فەرمانی سەرۆ کۆماری ڕۆحانی و خامنەیی بەناو ڕابەری ئێران بە ئاگر و ئاسن و گولە و تۆقاندن وەڵامی داخوازی جەماوەر دەدەنەوە و دەیانەوێت داخوازی گەل بەلاڕێدا بەرن بۆ ئەوەش دەستی دەرەکی دەدەنە پاڵ خۆپیشاندەران و ڕاپەڕینەکەیان.
بەو شێوەیەش زەمینەی کوشتاری دەستە جەمعی خۆش دەکەن و بۆ ئەوەش دەستی هێزە دژاگەلەکانیان واڵا کردووە. بە گوێرەی زانیاری بەدەستخراو تا ئێستا دەیان شەهید و هەزاران بریندار هەن و وێڕای ئەوەش هەزاران کەس لە سەرتاسەری ئێران دەستگیر و زیندانی کراون. بەڵام بەهۆی ئەوەی کاربەدەستانی ئێران هەموو ئامڕەزەکانی پەیوەندی لەوانە هێڵی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکانی وەک تەلگرام، فەیسبوک، تویتەر و یوتیوبیان داخستووە و هێڵی تەلەفۆنەکانی دەستی و نۆرماڵیان خستۆتە ژێر کۆنتڕۆڵەوە. ئامارێکی تەواوی کوژرا و برینداران هەروەها دەستگیرکراوەکانیش بەدەست نەگەیشتووە. سەرەڕای هەموو ئەم کردەوانە ڕژێمی ئێران نەک نەیتوانیوە جەماوەر لە داخوازەکانیان پاشکشێ پێ بکات، بەڵکو جەماوەری تووڕەتر و سوورتر کردووە لە گوردان بە ڕاپەڕین و گەیشتن بە مافە پێشێلکراوەکانیان. ئەمڕۆژ لە شەشەمین ڕۆژی ڕاپەڕیندا گەل یەکپارچە و یەکدەنگ داوای ڕوخاندنی ڕژێمی ئاخوندەیی دەکەن. ئەم خۆپیشاندانانەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان زادەی ئێستا نین، بەڵکو ڕشەیەکی 40 ساڵیان هەیە و لە کاتنی هاتنە سەرکاری ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 1979 تا ئێستا ئەو ڕژێمە ئێرانی کردوتە زیندانێکی گەورە و هەژاری و نەداری و بێکاری و نادادگەڕی گەیاندۆتە لووتکە و ئێرانی لە وڵاتێکی تا ڕادەیەکی پێشکەوتو کردوتە وڵاتێکی دواکەوتو داخرا و نەخوازرا و باڕووی دەرودراوسێ و جیهاندا. بەڵێ دێنەوە خزمەتی میوانانی بەڕێز کاک سعید لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. هەڵسەنگاندنت بۆم خۆپیشاندانانە چییە و جیاوازیشیان چییە لەگەڵ خۆپیشاندانەکانی دیکە ئەڵبەتە مەجاری یەکەم نییە خۆپیشاندان و سەرهەڵدان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ڕوو دەدەن. بە تایبەتیش دەوترێ ئەو بوومەلەرزە سروشتیەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیدا خەڵکی وشیار کردەوە، خەڵک لە دژی ڕژێم ڕاپەڕین، ئەوە بووە بوومەلەرزەیەکی سیاسیش کە بە ڕژێم کەوتو. ئەمەی ئێستاژەیە درێژکراوەی ئەو ناڕەزایەتیانەیە کە لە کاتی بوومەلەرزەکە بوون و لە ڕۆژهەڵاتەوە چەخماخەیدا و گەشتە مەشەد و ئێستا شوێنەکانی دیکەیەرە. سلااو ڕۆژ لە خزمەتی ئێوە هەروە کاکتاری خۆشەویست و سەرجەم بینەرانی تەلەڤیزیۆنی ستێرک. دیارە تا ئێستا لە ئێران بەگشتی وە ڕۆژهەڵات کوردستانە چەند جار خۆپیشاندان کراوە. ئەوەی تا پێش ئەم جارە کە لە شاری سنا لەو دووسێ ڕۆژای ئێمە دەبینین خۆپیشاندان کراوە، خۆپیشاندانەکان هەمووی لەسەر قەزیەی نەتەوەیی کووردە کە هەرە بەربڵاوی گەڕێتەوە بۆ ڕەشەمەی ئەو ساڵی کە سەرۆک ئاپۆ دەست بەسەر کرا، خەڵکڕژانە سەر شەقامەکان دەستن لە مەهاباد، پاشان بۆ گرتنی شوانەی سید قادر بوو کەش بە ئەشکەنجە کوشتیان خەڵکڕژانە سەر جادا و لەو دووسێ ساڵەشە دیسان بۆ داگیرکردنی شنگال و کۆبانی کەواتە هەتا ئەم کاتە بۆ ڕەفراندۆمی باشوور بۆ ڕەفراندۆمی باشوور گرێداوی قەزیە نەتەوەیە، یعنی لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەگشتی بۆ قەزیەی کورد ڕاستە هەژارێکی ڕیکشەیی هەیە، ڕاستە تاقیربوونێکی ڕیکشەیی هەیە، بە بێکارێکی ڕیکشەیی هەیە، بەڵام کورد ڕاهاتووە کە هەموو ئەمانە بگەڕێتەوە بۆ کێشەیەکی نەتەوەیی. واقع ئەمە سڵتەی ڕژیمی مەڵاکانە کە ئێمە تووشی هەموو ئەو قەیرانین، بۆیە بە نەمانی ئەو سڵتە ئێمە ئەگەرەکانی ئەومان هەیە بتوانین بە خۆجێکردنی سیستمێکی نێوخۆیی ئێستا یا بە هەشکڵێکی بێ ئەتوانین حتا قەیرانەکانی بێکاری ئەوانە چارەسەر بکەین. بۆیە وەکوتم ئەمە لە ناو قەزیە کووردا بۆ شکڵێ، بەڵام ئایا ئەمەش خۆی جێی باسێ کە ئایا ئێمە مدلی باشووریشمان چۆن هەیە تا این دوای لەسەر وشە قسە بکەین. پاشی 20 چەند ساڵ خەڵک ئێستا نانیشی نییە بخوا، خەڵک کێشەی مەعاشی هەیە، کێشەی سەدان شتی کەواتە ناتوانێت چارەسەری بێن. ئەوانی بەس ئەوانیە بۆیە یانێ خەڵکی ڕۆژهەڵاتیش بێگومان ئەو پرسیارە لە خۆیە کە ئایا پاشی 20 ساڵ لە حکوومەتێکی کوردی لە ڕۆژهەڵاتی ئێمە ئەگەینەوە ئەنجامە کەواتە ئەگەر یەکی لە ئەگەرەکان ئەوەی کەواتە ئەمە چی بکەن. بۆیە بەڵام هەتا ئەم ڕۆژش بە ئەوەی دوێنیشەوە قەزیەی لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆپیشاندان قەزیەی نەتەوەییە، قەزیەی ناسنامەس، بەڵام ئەتوانێ یەکێ لە دەرهاوێشتەی مەسەلەی نان و بێکاری ئەو شتانە بێ. لە ناوچەکانی تری ئێران ئێمە دەبینین کە دووسێ جار تا ئێستا خۆپیشاندان کراوە، خۆپیشاندانەکان بە دەست پێشخەری ڕفۆرمخوازەکان خۆپیشاندانە بۆ مەسەلەی هەنێ مەسەلەی لیبرالی و دموکراسی و ئەو شتانە ململێنان نێوان باڵەکانی ڕژێم. یەکی ئەوەی یەکەم بزوتنەوەی خوێندکاری لە ئێرانە بزوتنەوەیکی بەهێز بووە کە ئەو بزوتنەوە دەغدەغەی ئازادی ڕادەربڕینی هەیە،
دەغدغەی ئازادی ئەحزابی هەیە دەغدغەی دەنگی ئازادی هەیە بە دەسەڵاتی کە ئەوێت و لادانی دەسەڵاتی کە ئەوێ دیسان بە دەنگ بهێنێت ئەو بزوتناوەیە کە خۆپێشاندانیشی کردووە بەڵام سندیکاکانی کرێکارانیشمان لەبیر نەچێوانی ئەوان کە بەردەوام چالاکیەکەن بەڵام چالاکیەکە ئەوان کامڵان وەکو بڵی سندیکایی و سنفی یانەی ئەگەر کرێکارێک بتوانێت معاشەکەی خۆی سەروەختی خۆی بگرێکەواتە ئەگەرێکی تر نامێنێتەوە بۆ خۆپیشاندان بۆ شتەکەنەوە زۆر سنفیە بەڵام مەبەستمە بڵم ئەم جارە جیاوازی هەیە جیاوازیەکەیشی ئەوەیە ئێمە ئێستا خەڵکانێک کە بینین تێنە سەرجادە کە بەس کێشەی نانیان هەیە یانەی کێشەی نانێک یان سیاسەتێکی سیستەماتیکی لە ئێرانە وای کردووە کە تۆ کەرامەتی ئینسانەکان بشکێنی بەوەی کە تۆ ناتوانێت نانی خۆت و بنەماڵەکەت دابین بکەیت بەوەی کە یەک دانە باوک ناتوانێت لە لای ژنەکەی وەکو پیاوێک بیسەلمنێ کە ئەتوانێت نانهاوەر بێ ژنێک ناتوانێت کەرامەتی مردەکەی ببینێ منداڵەکەی کەرامەتی ئەشی کەلەواتە برسێتێکی عام بێکارێکی عام کەرامەتی ئینسانی لەواقع ڕوخاندووە بۆیە ئەو خۆپیشانانانە کە دەستی پێکرد هەوڵدانێکە بوو ئەوەی کە تۆ چیتر بێ ئەخلاق نەبی یعنی هەژاری و بێکاریکی ڕادەبەدەر وای کردووە کە مرۆڤەکانی تر هەست بێ ئەخلاق بوونەکەن کە تۆ کەرامەتت نەما و فەزیلەتت تێکشکا کەواتە شتێکت نییە پێی بڵێ کە من بوونەوەرێکم یا پتەوی بڵێ کە من ئینسانێکم بۆیە ئەمە ڕەدەفعلێکە بە بێ ئەخلاق بوون کاردانەوەی سیاسی لە واقعەکەوێتەوە بە شکلی خۆپیشاندان بەڵام ئەو شت لێرە ناوەستێ ما بینین کە ئەو خەڵکە ڕاستە بۆ نان دێنە سەرجادە ڕاستە دێنە بۆ نان واقع هاواری خۆیان دەکەن بەڵام کەس نییە کە بە تەواوی بتوانێت ڕاوی یان مانای ئەو حرکەتی ئەوان بخوێنێتەوە وەکو بزوتنەوەی کرێکاری دێتە مەدان بەڵام کابرای خاوەن زەوی و فێئۆدال ڕێ ئەبێتە کەسێک کە شەرح حاڵی بزوتنەوەی کرێکاری ئەدا وەکو بزوتنەوەی چەپ لە ئێران و بەعام لە ڕۆژهەڵاتی کوردستانش بینیمان ئەوەی کە خاوەن ئەوەی کە خان ئێرامە بەستە دەوەیە بێ خوێندنەوەی دروست بکرێ بۆ ئەبێ ڕێک بخوێنرێتەوە کە ئەمە چییە لە کوێنەوە سەرچاوی داوەکە نە کۆمۆنیست نە ماتریالیست و نە لیبرالیست و نە ناسیۆنالیست و یان نە هەر ئیدۆلۆژیکی تر خۆی لەوا ببینێتەوە بڵێ ئەوە منم و لێرە ئەخفاڵەکە یعنی کڵاوکەنە سەر خەڵکی و سەر خۆیان لێرە ئەتانی ئەمە شرۆڤە بکەنەوە خوێندنەوەی بۆ بکەین بەڵێ باش سپاس بکەم کاکتاری حاجی حەسەن بەڕێزت چۆن شرۆڤەی بۆ دەکەی ئەم خۆپیشاندانانە زادەی ئەمڕۆ و دوێنێ و پێرن یاخود ڕیشەیەکی قوڵتریانەیە و خوێندنەوەش وەکو کاک سعید ساعدی وتی چۆن بۆی دەکرێت ینی کە بەلاڕێدا نەبرێ یا گروپێک یا پارتێک بێت احتیوای بکە و بێ خۆی بکاتە خاوەنی پێشەوەخت سپاس بۆم کاتێ بەتان داناین بۆم دەرفەتە زێڕنی پێدان بەخشین ساڵی نوێشتان لە پیرۆز بە بەیوان ساڵی ئایندە و وەرچەرخانێکە بەڕێوەی لە ئێرانە بێتە دەرەوە ئەو وەرچارخانە ببێتە مایەی کۆتایی هێنان بە ڕژێمە دیکتاتۆرە سەرکوتگەرەکان لە ناوچەکەیە ئەلبەت هەلومەرجە کە خەڵکی کرێکار و مرۆڤی زەحمەتکێش لە ئێرانە هەیەی بەرهەمی 30 ساڵی ئێستای سەردەمی ڕژێمی ئاخوندەکان لە ئێرانە ئەمانە ڕژێمێکی سەرکوتگەری سەرمایهدارین پێش هەر شتێمە ناوی سیستەمی سەرمایهداریمان لەبیر بچێت ئەم ڕژێمانەی کە لە دنیا هەیە تەواوی ڕژێمەکان ڕژێمی سەرمایهدارین هەر وڵاتش بە پێی ئەو هەلومەرجەی کەتیایەتی شێوازی جۆری سەرمایهدارەکەی و سیستەمەکەی دیاریەکات خەڵکی ڕۆژهەڵات لە ئێرانە بە گشتەکەی ڕاستە ئەو وەکو کاکسایی دەڵێ لە ڕووی شوناسی ناسنامەی نەتەوەییوە ئەچەوتێنرێنەوە بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکی کرێکار و زەحمەتکەش لە ڕۆژهەڵاتە چەسانەوەی چنایەتەکەشیان لەسرە نەکاری قەومیەکە بەتەنیا بێت چەسانەوەی چنایەتەکەشیان لەسەر هەندێک ناوچەی ڕۆژهڵاتی کوردستان ئەڵبەتە مەزهبی و ئاینیەکەشیان لەسەر ئەوەشەیە ئەو ڕوانش هەیە بە گشتەکەی بەڵام بە شکلی گشتێکە لە ئێرانە ئێران دەوڵەتێکی سەرمایهداری گەورەیە لە هەمان کاتە دەوڵەتێکە لە ساڵی 79 کە هاتووەتە سەر حکم لە ڕێگای ئەو خواست و بەرژەوەندیانەی کە پێشتریش مەسەلەی CIA و فەڕەنسا و ئەمانە لە پشتیەوە بوون کە ڕژێمی فقه بێنە سەر دەسەڵات لە ئێرانە لە زەربەیەکی گەوران لە حرەکەی کرێکاریدا لە ئێرانە لە بزوتنەوە کرێکاریەکاندا لە ئێرانە لەو قۆناغەشەوە هەتا ئێستاکیانە بۆ نمونە ئەو سەروەت و سامانە گەورەی کە لە ئێرانە هەیە ئەچێتە گیرفانی تەبەقەیە کە حاکمن تەبەقەی خاوەن سەرمایهدارەکانن ئەوان لێشەوە هاتوون هەمیشە
بودجەیەکیان تەرخان کردووە بۆ هەیمەنەت و بردنەدەرەوەی هێزی توانای خۆیان لە وڵاتانی چواردەورە هەر لە عێراق بۆ بیگرە تا لوبنان هەتا سووریا هەتا یەمەن ئەمانە هەر هەمووی پێویستی بە ئیمکانێتێکی زۆرەك ئەو ئیمکانتە زۆرە ئەبێت لە قوتی خەڵک بگیرێتەوە اینجا بدرێ بە دەرەوە لێرەوە ئێران وەکو شۆڕشی ئیسلامی ئێران کە ڕابەرایەتیەکات ئەم هەیمەنەتەی خۆی دێتە دەرەوە کە ئێتن دەرەوە بەرەو ئیمپراتۆر بوو نەڕوات لە بەرامبەر ئەمە دژەکان هەیە دژەکانی هەڵبەتە ئەمریکا وەکو ڕاستەخۆ کە ئەڵێ من دژی دەسەڵاتی ئێرانیم بەڵام ڕەنگە غێرمباشریش لێەوە ببینینەوە کە دەسەڵاتی ئەمریکاش لە ناوچەکەیە ئەگەر ڕژێمی ئێرانی نەبێت ئەوش ناتوانێت مەسەلەن مەساڵحەکانی خۆی بەرەتە پێشەوە لەوەی چۆن ئەخوازێبی سەپێنێ بە وڵاتانی خلیجا لە فرۆشتنی چەک بەڵام ئێستا بە قسەی ترامپ بێ یا سەرکردەکانی ئەمریکا بێوانەیان کە پێیوەستن بە مەلەفی ئێرانەوە ینی دەڵێن کاتی گۆڕانکاریە و ڕژێماتوە ئەمە زۆر گرنگە ئەو پرسیارە بێگومان ئەکرێت ئەم خاڵە زۆر بە وردی ببینین دەسەڵاتی ئەمریکا خاوەن شەریکاتە زلهێزەکان هەڵیانە سۆڕێنن پێویستیان بەوەیە ناوچەکە لەژێر دەسەڵاتی ئێران بهێنە دەرەوە ئەو کاتە لە ئێران بۆ خۆیشە ئەبێتە مووقعێکی بازرگانی گەورە بۆ کەرتی تایبەت ئەمە لە کاتێکە ئەگەر بێت و شۆڕشی ئێران کە ئێستا سەرچاوەکەی گرتووە شۆڕش لە بەردەرگایە بە قازانجی خودی کۆمەلگای ئێران نشکێتەوە بە قازانجی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێشی ئێران نشکێتەوە ئەگەر لەم حاڵەتە قازانجە نشکێتەوە بێگومان نیولیبرالیزمی سەرمایه‌داری خۆی ئەباتە پێشەوە منتیقەکان داگیرەکە هەر وەک چۆن سووریا و یەمەن و عێراق و ئەمانە بینین هەر هەموو کەرتی تایبەتی تیا بردوۆتە پێشەوە هەیمەنەتی ئەوەی بەرپرسیارەتی حکوومەت هەڵی بگرێت لە بەرامبەر کۆمەلگایە ئەم هەیمەنەتە لە ناوەدەن برسێتی و هەژارێکی زۆر ئەخرێتەوە کۆمەلگا زۆرینەکە ناچارەکرێ بە کەمترین ڕۆژانەکارێک ئامادە بن کار بکەن لەو لاشەوە بە هەزاران شەریکات ینی لەو بارودۆخی ئێستێران تایەتی خراپتر دەبێت بە قسەی بەڕێز ئەکرێ بێگومان ئەکرێ ئەمانە لەبەرچاو بگرین وەختێکە شای ئێران لەسەر حکوم بوو سەدام لەسەر حکوم بوو ئەو قۆناغانە ئێمە خۆمان ڕژەمی سەدامان بینیوە بە چه ئاڵۆزیەک و بڵێن چ ترس و مەینەتیەکەوە سەری ئەو ڕژێمانمانە کرد چۆن خوازیار من زۆربەی کۆمەلگەل لە دەستی ئەو ڕژێمە ڕزگاری ببێت بەڵام ڕژێم چونکە ئەوەندە دیکتاتۆر و درۆنده بوو کۆمەلگە خاوەنی ئەلتەرناتیڤی خۆی نەبوو کە کێ ئەخاتە دوای ڕژێمەوە کێ دێنێت لەسەر لە دوای ڕژێمەوە ئەیکا بە ڕابەرایەتی خۆی یا دەسەڵاتە ئەدا بەدەستەوە گرنگی خەڵک لێوا بوو بەس ئەم ڕژێمە لە ناو بچێت کە ڕژێم لە ناوبیری لەوە نەدەکردەوە ئالتەرناتیڤەکەی چی بێ ئەوە خراپترین شت بوو کە ئێستا گەلی عێراق بەسەریەبات چونکە هەموو ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەستە لە دەوڵەتی عێراقی نوێیە هەر هەموو سەر بە شەریکاتن یعنی حکوومەتی شەریکاتین یعنی ئەمانە ئەحزابن چێکە ناوەنی سەر بە تەبەقەیەکی سەرمایه‌دارن ئەمان دەرەنجام لە عێراقیشدا ئێستا بانکی نێودەوڵەتی بڕیارەدات بانکی نێودەوڵەتی بڕیارەدا و ئەڵبەتە کۆمەلگاشی تووشی فقرێکی زۆر کردووانی قەرزارێکی زۆر گەورەشی کردووە ئەمە ئەگەر بێت و بەڕاستیش هەروایە شۆڕشێکی سۆسیالیستی نەبێت شۆڕشێکی کرێکاری نەبێت تەواوی کۆمەلگە بەرەو نابودبوو نەبرێت لە ئێرانی دوای خومینیشە دوای ڕژێمی کۆمالی سێدارەشە ئەگەر بێت و شۆڕشی کرێکاری بەمانای خۆی خاوەنی ڕابەراتی خۆی نەبێت خاوەنی ئەلتەرناتیڤی شۆڕژگەڕانی سۆسیالیستی خۆی نەبێت ڕێک وەکو یەمەن و سووریا و ئەمانە چکە ئەمانش خۆیان لەوان کەمتر نییە بەڵام ئەبێ ئەوە بزانین مووقعی ئێران گرنگەکەی لە چیە مووقعی وڵاتێکی وەکو تورکیا و سووریا میسر گرنگەکەی لە چیایە ئەم وڵاتانە خاوەنی حرەکەی کرێکارین خاوەنی چینی کرێکاری خۆبەڕێوەبەری هەیە ینی خاوەنی پێگەیشتوێتی خۆی هەیە ئێستا لە زانکۆکانە من دوێنێ لە ڤیددیوەکە بین بەگرتە ڤیددیوەکە داوای نان کار ئازادیەکە ئەمە ڕێک دروشمی سۆسیالیستیە یەک دروشمی گرنگە ئێمە بۆیە ئەبێ بە چاوێکی وردبینانەوە سەیریکەین لە دوور وەزعەتی ئەوەی کە ئەم ڕژێمە دیکتاتۆر ئەم ڕژێمە ڕاستە دیکتاتۆرە بەڵام دیکتاتۆرە سەر بە چ تەبەقەیەکە سەر بە تەبەقەی سەرمایه‌دارەکان سەر بە تەبەقەی بۆژوازیە ئەبێ ئەمەمان لەبیر نەچێ لە ئێمە خەڵکی کورد چەندین ساڵە لەژێر مەسەلەی ناسنامەی نەتەواتی چۆسێنرێتەوەمانە دڵمان بەوە خۆش بوو دەسەڵاتێکی کوردی خۆماڵیمان هەبێت بەڵام خەڵک بیری لەوە نەکردو ئەم دەسەڵاتە خۆماڵی سەر بە کێیە ئایا سەر بە منە یا سەر بە تەبەقەیەکە کە هاتووە تەواوی سامانی کۆمەلگای خستە گیرفانی خۆیەوە باش سپاس دەکەم باشە بۆەوەی گەل بێ ئەڵتەرناتیڤ نەبێ ئەو بارودۆخەی لە سووریا و لە یەمەن و لە لیبیا ڕوویدا دووبارە نەبێتەوە یا بە شێوازێکی دیکە بپرسم بۆ ئەوەی کە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە نێوان ئەزمموی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستاندا کامیان دووبارە بکاتەوە پێویستە چی بکرێت ڕاستە دارە من پێم باش و کە ئەو پرسیارە بکرێت تۆزی دواتر بیکەی
یان بینەوە سەرۆکە بەڕاستی وەکو ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە چه بژاردەیەک لە بەردەستماندایە چونکو ڕەنگە تۆزێ باشتر بێ ئێمە ئەو واقعی ئێستا لە ئێران بەگشتی ڕووەدا مانەی بیخوێنینەوە زیاتر چونکو وەکو ئەزانی کورد هەمیشە لە مەیداندایە چه بە خوێن چه بە هەر چشتە چالاکی چه لە ناو بڵین شار و گوندەکان و سەرست چییە کورد بە ساڵانێکەوە ئامادەیەتیا هەیە بۆ حاڵەتە کە بتوانێت گزارش لە ئێرادەی خۆی بکە و بتوانێت بە دوای مافی خۆیان لێگەڕین بکە ئەو ئێرادە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵام وەکو پرسیارەکەی بەڕێزت بە چه ئاراستەیەکە بیبە ئەو دەتوانین پێما قسەی لەسەر بکەین بەڵام ئایا ئەو زریفتەی کە ئێستا ئێمڕۆ لە ئێران هاتووتە پێشێ دەخەن چییە بەرەو چه ئاراستەیەک ئەچێ ئەگەر بۆ نرخاندنی پێما بە زیاتر بکەین دەتوانین دیسان بگەڕینەوە سەر ئەم پرسیارە چۆنینە ڕۆژهەڵاتی کوردستانە چەند جارێک هەوڵدرا کۆمەڵی کارکرا خەڵک هاتنە دەرەوە بەڵام هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران خەڵکی گەلانی تری لە ئێرانە بە ئەوەی کە ببینن کورد خەریکە تەجزیە دەکا ئێران خەریکە پشیلەی ئێرانی دەسووتێنێت ئێران تووشی دابڕانەکە شەرعیەتی دابە ئەوەی کە هێرش بکەنە سەر ڕۆژهەڵاتی کوردستان و کورد قەت و عام بکەن ئەوانش پێ بترسن ئەمە تەجربەی مەیدانیمان هەیە لە ئەو بوارەدا وەکو ڕۆژنامەنووسێک کە چۆن ڕۆژنامەنووسێکی تارانی یا تەبریزی خۆی لە ئێمە بە دوورەگر چۆن و ئێوگوت ئەوە خەریکن ئێران لە ئێمە دائبڕن ئەمە سیاسەتێکە کە ئێستش کۆماری ئیسلامی پێڕەوی دەکات لە کوشتنی کەسانێکە لە خوزستان و لە کوردستانە بۆ کە بڵێ ئەمانە ئیسرائیل و ئینگلیس و ئەمریکا لە پشتیانە عەرەبستانی لە پشتەوە هەر ئەمڕۆ خامنەیی باسەکە ئەڵێ کەسانێکن کە پارەیان هەیە بە پارە خەریکن دوشمنی ئەەکەن لەگەڵ دەستکەوتەکانی کۆماری ئیسلامی ئێرانە بۆیە لە خوزستان عەرەبی عەرەبستان دیکە لە کوردستانیش دەڵێن هەنی لە عەحزابی کوردی لەگەڵ عەرەبستانە کەینوبێنێکیان هەیە کەواتە نابێ ئێوە ڕێگە بدەن ئێران تووشی دابڕان بێ کەواتی هێرشەکەنە سەر کوردستان و لە شوێنەکانی ترەوەکو وتم من منتەقەی بەختیاری لۆڕەکان و یا عەرەبەکان لەوان بکوژن کە خەڵکی تری ئێرانی لە واقع پێی چاوەشە بکەن کەواتەمە بەسمەوە بڵێم ئێمە باشترە واقعەکەی ئێران خوێنینەوە من لەسەر ئەمەوێ تەسویرێک دروست بکەم ئێوە بینین کە کۆماری ئیسلامی ئێران بەو شعارە هاتە سەرخەت کە بڵێ ئێمە شۆڕشی کەپرنشینەکانین شۆڕشی هەژارانین مستەزعەفین و پێویستە ئەوانەی کە کاخنشینن بێنە خوارەوە ئەمانە نەمێنن بەڵام ئێمە بینین کە مستەزعەف وەکو مستەزعەف مایەوە زیاتریش چۆسایەوە بەس شوێنی کاخنشینەکان گۆڕە هەنێ هەن ئینسانی تر ڕۆشن نا ئەو شوێنە ئەوانی کاخنشینە پێشوەکان ڕویان کردە ئەوروپا و ئەمریکا کەواتە شتێ نەگۆڕە لە کاتێکە ئیدۆلۆژی وەلایەتی فەقی بۆ مانەوەی خۆی دەبووە دیسپۆتی زیاتر دروستکە سوڵتەی زیاتر دروستکە دەبووە نەک لە تاران و قۆم دەبووە لە دەرەوەی سنوورەکانی خۆی بپارێزێ کارێکە لە عێراق لە سووریا لە لوبنان و لە یەمەن و لە بەحرین خەریکە ئێکە کەواتە سنووری پاراستنی بەرژەوەندیگەل وەلایەتی فەقی زۆر بەربڵاوتر لە خۆی ڕۆشتووە بۆ کە ئەمە بپارێزی ئەمە پێویستی بە پارەیە بۆیە پارەی نەوت خەرجی سپای پاسداران و ئەو هێزەگەلاوی کە ئەقماری ئەمان لەوەنەوەی حوسیەکان و هەشتی شعبی و نەزانم حزبڵاو ئەمانە کۆڵی پارەیە خەریکە سەرفی ئەمانە بێ لەم ناوەندا هەنی کەسی تر هەڵسان لە ناو خودی سیستەمی کۆماری ئیسلامی ئێرانە دیان ئەمانەی تر شوێنێکیان بۆ نەمایەوە بە خاطرەوەی کە هەموو ڕاستخوازەکان هەموو قوژبنەکانی دەسەڵاتیان لە ئێرانە قۆڕق کردووە بەس هاتن بۆ ئەوەی کە بتوانن هەنێ خەڵک کێشنە دوی خۆیانە باسییانە ڕۆشنفکری دینی و ئاینی و کرانەوە و ڕفۆرمخوازی کرد بەڵام بینیمان بە تایبەتی لەو دوو سێ مانگەی ڕابردووەدا هەنێ قسە هەیە کە تەنانەت خامنەی نەیکردووە حەسەن ڕۆحانی کردوویە حەسەن ڕۆحانی وەکو سەر و کۆمار وەزیری دەرەوەکەی ئەڵێن ئەمە سپای پاسدارانین ئەڵێن کەس ناتوانێت ئێمە لە نظامی کۆماری ئیسلامی جودا بکاتەوە کاتە ئەبینین ئەمانە یەکێکن تەنانەت پاشی خۆپیشاندانەکانی چوارپێنج ڕۆژی ڕابردوو ئێمە ئەبینین کە دیسان هەنێ قسە حەسەنی ڕۆحانیەکە کە پێویست و خامنەیی بیکە لەوەی کە لە ئینکاری ڕووداوەکانە لەوەی کە هەوڵەدەن بڵین کە خۆپیشاندانی خەڵکی کە بۆ نانە کە بۆ کەرامەتیانە و بگرە بۆ ئازادی و بەرابەری و کۆمەڵی مافی تریشە ئەمانە دیسان گرێدەنەوە بە تۆتەئەی دژمن و پیلانکاری ئەو شتان ئەمانە دەمی حەسەن ڕۆحانی تێتە دەرەوە کەواتە ئەبینین لێرە دوو سیستمەکە بوونەتە یەک هەمبەر دژایەتیکردنی واقعی ڕووداوەکان و ئینکاری ڕووداوەکان من پێم وایە ئەمە ئیهانەیەکی زۆر گەورەیە کە مەسەڵەن حەسەن ڕۆحانی بێ بە میلیۆنها هێلکە بخاتە بازارەوە بۆ هەرزانکردنی یعنی ڕاستە
ئەمە زۆر ئیهانەیە کە تۆ بگەی بۆ واقع کە دانەی هێلکەیە کە ها لەسەر سفرەی بنەماڵەیەکە لە کاشان و لە ئەسفەهان و لە کوێن و لە کوێن و لە کوێن ئەمە بەڕاستی وەک بڵێ وەکو تەکسەکانی سەرۆک ئاپۆ یانێ پاشا ڕوتە پاشا بەڕووتی دێتە مەدان و حیا ناکە لەوەی کە ڕوتە و حاضر کە خەڵک چەپڵی بۆ لێ بدەن بۆی کە بڵێ من تانم هێلکەش بێمە بازار دەفەرمو هێلکەکە بخۆن و ئیتر قسەش مەکەن ئەمە واقعیکە کە ئەیبینی بەڵام کۆماری ئیسلامی ئێران بە دەسەڕاستیەکانیەوە ئەمانە ئابینین لە دەورێکە کە ئەردۆغان لەسەر حکومە لە دەورەیەکە کە عەرەبستانی سعودی ئەوێ هەژەمۆنی خۆی زیاتر بکە لە دەورەیەکە کە دۆناڵد ترامپ ها لەسەر حکم ئیتر تۆ ناتوانانی بە پێی یاسای نێودەوڵەتی معاملە بکەیت هەر لەو چەند ڕۆژە هەنێ شەڕقسە لە نێوان ترامپ و سەرۆکۆماری کوریەی باکوور و نزانم خودی کۆماری ئیسلامی هەیە کە تۆ ئەبینی ئیتر یاسا ناخوا یعنی بەژەوەندیگەل ئابووری کەڵان لە دنیا وایە کردووە کەیتە تۆ ناتوانانی بە پێی پێوەرەکانی مافی مرۆڤ قسە بکەیت بۆیە سپای پاساران هەوڵەدا هەموو دەسەڵات لە ئێرانە بخاتە ژێر دەستی خۆی بەڵام لە هەڵبژاردننی پێشترا کە سە وردەی ڕۆژی دەرباز بووە نانتوانی ئەو بەدەست بخەن چونکو خەڵک لە ڕۆژە لە ئێرانە بەگشتی ئەزانن کە ناتوانن بە ڕاستگەرایەنەکانەوە بتوانن بە حەداقەلی مافەکانی خۆیان بکەن بە هەمان ڕەوەشتیش ڕەفەرمخوازی ژنەیتانی ئەوە دابین بکە بۆیە قسەی هاتە پێشەوە لە دووسێمانی ڕابردوودا کەمەوەی ئەمە خاڵەکەی گرینگە کە سپای پاسداران بتوانێت کودتایەکی نەرم بکە بەسەر دەوڵەتە بڵێ کە ڕاستی گرانی هەیە فەقر هەیە ئەو هەموو دزیە هەیە بەڵام دەوڵەتەکە بێکفایەتە و دەوڵەتی حەسەن ڕۆحانی ڕفۆرمخوازەکانن کە ناتوانن ئەمەش بۆچی بۆ خونساکردنی ئەو ناڕەزایەتیانە ئەمە هەم بوو ئەوە پێش ناڕزایەتیکان دانێ ناوبەناو ئەوانەی کە معالمەکان نزانم ئەرتەشیەکان ئەوانەی کە با بڵێن خانەنشین بوون ئەمانە وە کرێکارەکان کۆمەڵی خوپیشەندانیانە کرد لە بەردەم پارلەمانە ئاعتیباری بوون پارەی خەڵکی هەموو ئەوانە ناڕزایەتی دروست کرد ڕەهەندێک لە سپای پاسداران بە ڕێبەرایەتی عەلەمەلهودا کە خاوەنی هەموو بارەگای خۆراسانی یان مەشەدا کە زاواکەی ئیبراهیم ڕئیسیە کە لەسەر و کۆماریە شکستی خوار ئەمانە هەوڵیاندا خەڵک لە مەشەدا بە فریوی کە لە ئیمام ڕزا یانە بە خەتی ئیدۆلۆژی کە مردێن فریوەدەن کە ئێوە خادمانی با بڵێن مەشەدن بێنە سەرجادەوە شعاری مەرگ بەر حەسەن ڕۆحانی بدەن خەڵکاتە دەرەوە مەرگ بەر حەسەن ڕۆحانیدا بەڵام گوتی پارەی سووریەش بێرنەوە بۆ ئێرە لێرە بوو کە ئەبینین عەلەمەلهودا هاتە دەرەوە گوتی ئێمە گوتان بڵێن مەرگ بەر حەسەن ڕۆحانی نەک ئێوە دەستکەوتەکانی حەسەن حوجەجی ئینکار بکەن حەسەن حوجەجی کە داعش لە سووریە کوشتی ئەبینین لێرە لە دەستی ئەوان ئەو شتە ترازە یعنی خەڵک مەجارێک ببینیتەوە کە بڵێ کاکە ئەمن نانم نییە ئەمن کەرامەتم نییە کەواتە قسەی تریشی دەکا ئەوەداڵێت سووریە بەردا فکرێ بە حاڵی ئێمە بکە نەغەزنە لوبنان خۆی هەر یەک ململانەی چیناتی نێو خودی ئەو چینەش پیشانەدا کە چینی سەرماداران لە ئێران چینی فەقی و مەلاکان لە ئێران سبۆنمونە لە راپۆرتەکە دەڵێ بەشێکی کەمی سەرمایەکەی علی خامنەی 95 ملیارە بە داتاش هەمویان ملیار لێرانە ئەو ململانێ ناو خودی چینی سەرمادارە هەیە لە بین یەکتری ئەمانیان هەیە بەڵام لە ئەسڵە ئەم چینە بۆ بە بەڵا بەسەر کۆمەلگاوە بۆ بە بەڵایەکی قورس بەسەر ژیان و کەرامەتی زۆرینەی بەشی کۆمەلگاوچکە ئەوان هەر لە سەدا یەکەکە پێک دێنن بەشی لە سانەوەنۆکە بێکار و کرێکار و بەرهمێنەرەکەیە چینی هەڵسوڕێنەرەکەی ژیانە ئەوانن دەمنیشتم نمونەیەک لەسەر کاک سەعید بێنمەوە لە کاتی بوومە لەرزەکە کە دای لە ڕۆژهەڵاتی کوردستان وێرانەیەکی زۆری بە دوای خۆیان هێنا بەداخەوە خەڵکانێکی زۆر مردن خەڵکانێکی زۆر ئاوارە بوون خان و ماڵێن هەمووی کاول بوو حەسەن ڕۆحانی کە هاتە وێنە ئەڵێ ئەمە هینی خوایە هەدیەی خوایە ئەبێمە قبوڵیکەین بۆ لێرە ئەوێ نەچێتە ژێرباری کۆمەکردنەوە تەعویزی بکاتەوەمان ئەڵێ بێن ئێمە قەرزتانە دەینێ ڕێک ئالم کاولەکاریە ئەو بەرنامە عقیدەی سەدمە بەکارهێنن عقیدەی سەدمەی ڕەسمالێتە لە کاتی لافا و کەوارث و ئەمشتانە دێن بەشن بەرژەوەندەکانی خوا ناڕۆن چون کردی تایبەت بەرنە پێشەوە ئەڵێ بێ قەرز دەمێ قەرزەکەش کە دەمێ مەبلەغێکی کەمە ئەبێ ڕەنتەشی بچێتە سەر بەڵام پرسیارەکە لێرایە بۆچی ئەمە نەیانتوانی دەوڵەت بچێتە ژێرباریەوە کە ئەم کۆمەکە بکە بە خەڵکی کە مافێکی حاڵەت یا بێت دەوڵەت بچێتە ژێرباری چارەسەری ژیانی ئەو خەڵکانەوە ئەگەر ئەم حاڵەتە لە ناو شارەکانی فارس نشینەکان ڕووی بدایە
سیرکە چۆن شۆڤێنیزمی قومیەتی ئەبرێتە پێشوانە ئەگەر لێم حاڵەتە ڕووی بدایە دەوڵەت ناچارە بوو بیانداتێ کۆمەکیان بکە بۆ نەک لەبەرەوەی فارسن بەڵکو لەبەرەوەی ئاسی تەوەقعیان بەرسێکە و ئەتوان کۆمەلگای نێودەوڵەتیش زیاتر ڕاکێشن بەلای خۆیانە بەڵام لێرە هەم نەیدا بە بەشی کوردەکە شۆڤێنیزمی قومی خۆی باتە پێشەوە هەمووای شگر کوردەکە ببێ بە دژمنی فارس بە جۆرێک لێرانە ئاوا سیر بکرێت ئەمە تەسوورێکی زۆر خراپە ئەوەی کە ئەچەوسێتەوە لە ئێرانە چینی کرێکار و خەڵک و زەحمەت کێشە بەبێ جیاوازی ئەچەوسێنرێتەوە لەبەرەوە کرێک وەرەگرێت کرێکە شانی ژیانیشی نییە کرێکار باشە دێسە قسەکە ئەوەیە ئەمە دەوڵەت ژێمیێران ئەمە هەوڵ دەدا ئەمانە بکە ئەو شتانشی کە کاک سعید باسی کرد بەڵام ئەمە تا چەندە بۆ یەچێتە سەر ئەمە پرسیارێکی گرنگە دەوڵەتی ئێران دەوڵەتێکی سەرکوتگەرە بە هەموو مانایەک سەرکوتگەرە بەڵام هەمیشە دەوڵەتە دیکتاتۆرەکان دەوڵەتی ترسنۆکن دەوڵەتێکی خاوەن ئەوە نین ینی بەبێ سەرکوتکردن بتوان بژین چەندە هێزی جەماوەری زۆر بێتە دەرەوە ڕێکخراو بێت لە مەدان نابێ هێندەی تر ئەو دەوڵەتەوەکو کارتۆنێک وابێ پاڵی پێوەنەی بکەوێت وەکو دیوارێک وایە پاڵی پێوەنەی بکەوێت بەڵام ئاسی ناڕەزایەتی جەماوەرەکان لاواز بوو وەکوەوە چۆن لە باشووری لای خۆمان ناڕوویدا تەنها ناوچەی سلێمانی هاتە دەرەوە بە تەنها چۆنەڵی لە کلکەکەیدا نەچووی بۆ سەری مارەکەکە لە هەولێر و ئەوانەیە کە حکوومەتی لێ ئەوەمانە کە لێ نەهاتە دەرەوە ئەم بەشەشی بەشی خۆی بەڵام مەسە لە ئێران بەشی خۆی تەواو لەسەری مارەکەیە تێپەڕ کرد لە قوم جێی سەرنج ئەمە ئەمە بە هەمومانایەک شۆڕش کۆمەڵایەتیە ئەم شۆڕشە کۆمەڵایەتیە گرنگترین حەلی ئەوەی خاوەنی ئەلتەرناتیڤی خۆی بێت خاوەنی ئەلتەرناتیڤی سۆسیالیستی بێت ئەلتەرناتیڤی نیولیبرالیزمی سەرمایهداری مایەڕەشی دێنێت بۆ کۆمەلگای ئێران و ناوچەکە هەر هەمووشی خەڵکی ئەلتەرناتیڤە چۆن دروست دەکرێت بەڕابەتی حیزبێکە بەڕابەتی حیزبی کرێکاریە بە حیزب سوسیالیستی موجود هەبێت حیزبی سوسیالیستیش هەیە بەشی خۆی لە ئێرانە بەڵام ئەکەوێتە سەر خودی تەبەقەی کرێکان لە ئێرانە خودی تەبەقەی کرێکان چەند ئاستی وشیاری و چینایەتی لەسەرەوەیە چەند ئەتوانێت دەرس و ئەزمونونەکانی ڕابردوو سوود لێوە بینێتەوە کە نەیەڵێوەکو هەفتاونوی لێ بکرێتەوە کە بتوانێت ئەو خۆی ڕابەراتی کۆمەلگا بگرێتە دەستەوە ئەلعان مەسەلەن ڕەنگە دەیان شەریکاتی گەورەی زلهێزی دنیا لە خوازیاریەوە بن سبەی ڕۆژی دوای ڕوخانی ڕژێمی ئێران ئەوان بتوان لە جیاتی ئەوەی کە مەلاکان ئێسایی دزن ئەوان خۆیان بیدزن سەر و سامانی کۆمەڵگەی ئێران بدزن لە ڕێگەی شەریکاتی ئەنواع شکڵ شەریکاتی بانقیەوە وەهمیە دێن بە ناوی ئاوادانکردن و ئیسیسمارەوە یەکێک لە خاڵەکانی کاک سعیدش کە ویستم شارەی پێ بمانوە کە دەستی دەرەکی تایە مەسەلەی سعودیە سعودیە بۆ خۆی ئێستا بۆ بە هەیبەتێک لە وڵاتی ڕۆژەڵاتە لە دوای میسرەوە ئەو ئیتر تقریبان قیادەی ناوچەکەکە خاوەنی سەر سامانێکی گەورەیە پرۆژەی هەیە پرۆژەی 2030 هەیە بۆ وەبەرهێنان لە ناوچەکەیە ئەم پرۆژەی بۆ خۆی ئەمریکاش لە پشتیەوەتی پرۆژەی چییە 2030 چییە ئەم پرۆژەی دابینکردنی شێوازی شوێنی شاری تازە دروستکردنا گەشت و گوزارە لە ڕووی سەرمایەوە بەرهێنانەوە یاتر ئەنواع ئەشکال شتە ڕەنگە نازانم نەکەی چیە بڵێن تەفاسی لە گەورەکەی چێوانە بەڵام لێرە و ئەیانەوێ هەیبەت و هێزی ئێرانیش کورتکەنەوە دەستی ئێران کورتکەنەوە لە ناوچەکە ئەن مەسەلەن عێراق پەیوەندێکی زۆری گەورەی لەگەڵ ئێرانە هەیە لە ڕێگای نەوتەوە لە ڕێگای سەرۆت سامانێکەوە کاڵای ئێرانی دێتە ئێران عێراقەوە مەسەلەن ئەو کاڵانە ئەبێ نەهێنرێت لە ڕێگای سعودی و سعودی ئەو کاڵانە بێنێتە عێراقەوە یا ئەو پرۆژانێک کە هەیەی پرۆژەی بانقیە یا هەر پرۆژەیەکی شەریکاتیە چییە ئەوانە بێنە ئەوەدانکردنەوەی لە ژێرناوی ئەمە ملیارەها دۆلار و سەرفەکرێڵێ بۆ شەریکات بۆ ئەوەدانکردنەوە سەرفەکرێ بەڵام لە ئەسڵ شاشتێکی وان نییە بۆ دزین و سەرۆت سامانەکەی کۆمەلگای زرێت و لە فقرێکی زۆر ناو کۆمەلگا بڵاوکرێتەوە زۆر باش کاک سەیدەر وەڵامی پرسیارەکەی منت نەدایەوە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک کام مۆدل هەڵبژێرێ مۆدلێکمانەیە 27 ساڵ لە باشووری کوردستان مۆدلێکە من ناڵێم شکست خواردووە بەڵام سەرکەوتوو نەبووە مۆدلێکی کەشمانەیە ڕۆژاوای کوردستانە لە چەند ساڵێکی کەمدا سەرکەوتوو بووە بە قسەی مننا بە قسەی چاودێرانی دەرەوە یاخود مۆدلێکی دیکە هەیە لە نێوانەمانەدا خەڵگەڵی بژێت ئەگەر ناوی لێ بنین مۆدیلی ڕۆژهەڵاتی کوردستان یانێ هەر منتەقەی هەر دەڤەرێک بە پێی خەڵکی خۆی کولتوری خۆی ڕوتی مێژووی خۆی دەتوانێت گزارش لە فۆرماسیۆنی بەڕێوەبردننی خۆی بدە ئەو شتێک کە من لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەیبینین ئەمن پێم وانە مۆدیلی وەکو باشوور دووپات بکاتەوە ئەو سەردەمە تۆزی دەرباز بوو کە خەڵکێک لە مەهابادە و ئەهات بۆ باشووری کوردستان
لەسەر سنوور ئاڵای باشووری کوردستانە دی لە خۆشیە جەڵدەی دڵی لێدەدا. ئەم ڕۆژە ئەو نرخانە نەپارێزرا لە باشووری کوردستانە. ئەو سەردەمەش تەنانەت دەرباز بوو کە خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە سەرۆکایەتی مام جەلال ئاهاتە سەر جادەوە حەفلەی دەکرد پەڕگی خۆشی دەکرد چونکو بینیمان ئەوانە بەنەی مام جەلالەوە خاوەن میلیۆنەها دلارن هەر کەس و جێشی خۆی هەیە و ئەمانە دەست تێکەڵن لەگەڵ داگیرکەرانی کوردستانە کەواتە ئەوانە بینێ و بێشک خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەستکەوتەکانی ڕۆژاوی کوردستانیشە بینێ بەرخۆدانێکە لە کوبانیا کرا دەبینێ ئەوەی کە تۆ یەک بست لە ئاست دژایەتی تورکیە نایتە خوارەوە و هاوکات بەرامبەر بە ڕژیمی سووریش هەڵوێستە ئەنوێنی و شەڕیشەکەی ئەمانش دەبینێ لە هەمان کاتە زۆر کەس ڕۆشتین بینیانە دۆست و هاوڕێ و ئەمانە کە کۆمەڵی پێشڤەچوون لە ڕۆژاوای کوردستانە هەیە لە دروستکردنی جادە لە مەکتەب لە زۆر شت بوارە خەریکە پێشکەوتن دروستێ لە ئاستی 5 ساڵەکە ئێمە ئەیبینین ئەویش لەژێر ئەو هەموو هەڕەشە و هەژمونی داگیرکەرانە کە هەبوو دەبینینەوە دەبێ باشتریش بێت بە پێی ئەو فەرسەف و باوەڕێ کە دەعایە بۆ دەکرێت و کاری پێ دەکرێت دەبێ باشتریش بێت کەواتە ئەو مودلەیش هەیە بۆیە من پێم وایە بێشک ڕۆژهەڵاتی کوردستان مودلێک هەڵەبژێرێ کە ئەو تووشی بێڕێزی نەکا بە نەزانیان نەزانێت بۆ بەژەوەندی حەزبێک و نرخێک نەی کەرامەتی ئەوە ئەرادەیە و بشکێنێت بێشک لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئێمە خاوەن کۆمەلگایەکی مەدەنی بەهێزین من پێم وایە کە هیچ حەزب و لایەنێک بتوانێت فەزلی مێژووی خۆی بسەپێنێ بەسەر ئەرادەی خەڵکی مە لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەرسێکی گەورە کە ئێمە لە ئەزمموی باشوور و لە ئەم ئەزمونەی خۆپیشاندانانی ئێستا لە ئێرانە ئەیبینین ئەوەیە هیچ دەوڵەتێک ناتانێ خاوەن نەتەوە بێ ئەوەی کە تۆ هەوڵ بدەی بڵی هەموو ئەم کۆمەلگاگانە کۆمەلگای ئەم دەوڵەتەن فری و وگدیمان خەڵکی کوردی ئێمە لە کرماشان هاتە سەر جادە بە خاطرەوەی کە 30 ساڵ و بەنێوی شیعەگەریەوە درۆیان لەگەڵیانە کرد یانگوت ئێوە شیعان نەکرد دەوڵەتی کێنەوە دەوڵەتانە دەوڵەتی طبقەی سەرمایدارەکە سایگان دەوڵەتی نەتەوە پەرستی شۆڤێنیزمی قەومی یعنی دەوڵەتی سۆسیالیستی نییە دەوڵەتی خۆبەڕێوەبەری باشە بۆ لە ڕۆژاوە ببرێت براندی بۆ لە ڕۆژاوای کوردستان ئەم شێوە ژیانە نابینیتەوە کە ئەم شۆڤێنیزمە قەومی و دینیەتی هەبێ لەبەرەوە خۆبەڕێوەبەریەکی هەیە خۆبەڕێوەبەریەکی هەیە جێگای هەموو گەلەکان و چینە زەحمەت ئەو خاڵێت چونکو لە ڕۆژاوی کوردستانە تو دەوڵەتێکی سنترالت نییە کە دەوڵەتی سنترال بڵێ ئەبێ هەمووتان وەکو من بیر بکەنەوە بڵێ یەک تا دال بڵێ ئەمانە نرخەکانی منە هەر ئەبێ ئەتقاد بە ئەو نرخانەیە کە شارومەندی من دروستەکە ئەمە یەکێ لەو نیشانانەیە کە لە هەموو سیستەمە دەوڵەتەکانی دنیادا هەیە کە ئەوێ شارومەندی ئەم دەوڵەتە پێناسە بکەوە بیخڵقێنێ بیکاتە شارومەندی ئەوە و بۆ ئەم شارومەندە سنووری دیاری ئەکا کە تۆ بۆ تەیە بۆ ئەو سنوورە بمریت و بژیت ئەمە لە ئێمەوەی نرخاندەکەمانە سەر ئێران تەواو بکەین ئەمەیە بەڵام بینیمان نە شیعە نە ئەسفەهانی بوون نەمەشەدی بوون کابرا کە لە دووبرای لە شەڕی سەدامە کوژاوە بۆ خۆی لاقێکی نەماوە دەستی نەماوە هەموو ئەمانە چاویان کردوتەوە نقمن لە هەژاریە نقمن لەوەی کە بێکارن نقمن لەوەی کە مەهانە پەراوێزی هەموو شتێک ئەم دەوڵەتە نەتەوەی و مەزەبیە دادی نەگرێت تۆ ئەبینی کە خەڵتێنە سەرجادا 10 نەفە لە لایکەوە دروشمێکەدەن 10 نەفە لە شوێنێک ترەوە دروشمێکەدەن ژنێک دێتە دەرەوە ئەڵێ ئێوە کەرامەتی پیاوەکەی من تانشکاندو دایکی تێتە دەرەوە ئەڵێ بۆ فلانە کەس دەتوانێت میلیاردتا بدزی یانێ هەر کەسێک ئەبینێ لە سنگەیەکەوە ئەیخوێنێتەوە کەواتە کۆمەڵگای یانێ کۆمەڵگای جیاوازی و فرەڕەهەند کۆمەڵگای یانێ کۆمەڵگای ئەخلاقی و سیاسی کە بە هەموو ڕەنگەکانیەوە ئەتوانێت بێتە کۆمەڵگا کەواتە کۆمەڵگای کە فرەڕەنگە فرەتەیفە و جیاوازە ئەم کۆمەڵگا تۆ زمانێک ئەتوانی هەموو ئەمانە لە دەوری یەک سیستم کۆ بکەیتەوە کە شاخصەگەل دموکراتیک و خۆبەڕێوەبەری تیا بێت واقعن نەک ساختاری سنترال کەواتە ڕۆژهەڵاتی کوردستان من پێم وایە بە خوێندنەوەی ئەمانە بێشک مودلێک هەڵەبژێرێ کە هەورانی و سۆرانی و موکریانی و یاسانی و شیعە و سونە هەموو ئەمانە بتوانن ڕەنگی خۆیان لە حەکەمیەتی ڕۆژهەڵاتی کوردستانە ببینەوە کە بێشک نزیکە لە ڕۆژاوای کوردستان شێوازی خۆبەڕێوەبەری دیموکراتیش ئەگەر بێت و شێوازی جۆری ئەو بەرهەمێنانەی کە ئەو ئابوورەی کاری لەسەرەکەی ئەوەش ڕوون نەبێ هێشتا دوایە کەویتە تەڵەیەکی ترەوە چکە تۆڵی ئێمە بێ گەلێکی ئازاد و سربەخۆ بین گەلێکی خاوەن دیموکراتیت بین گەلێک بین یەکسانی و دادپەروەریمانتیاوێ بەڵام کاتێک لە بواری ئابووریە دنیاکە جیاوازترە بێتەوە سیرەکەی نەعەدالەتە کۆمەڵاتەکە دیسان دروست کردوێتەوە
بەڵام ئەمانە هەتا قۆناغێکە ڕاتە پێشەوە پشتی ئەوە کۆمەلگا دیسان بە ئاگایەتەوە ئێستا لە ڕۆژاوای کوردستانە بۆ نمونە کە ئەم شێوازی خۆبەڕێوەبەریە هەیە منتیقەکە لە وەزعی شەڕایە لە نائستقرارەتێکی گەورایە بۆ نمونە ڕۆژاوای کوردستان سەرکەوتنەکەی لەکوێ بەدەستێنێت لە دوای شەڕەوە چۆن تەنزیمی کۆمەلگا ئاکات تەنزیمکردنی کۆمەلگا گەلێک گرنگە خۆڕێخستن لە بواری ئابووریە گەلێک گرنگە ئەوەی لە ئێرانە مەسەلەن کە خەڵک داوای ئازادیەکە داوای دیموکراسیە دەکات ئەگەر بێت و لە ڕووی ئابووریەوە ژیان و گوزەرانی ئەو چینە زۆرینەیە چارەسەر نەکرێت کەواتە ئازادی و دیموکراسیەت درۆیەکی گەورەیە وەهمە ئەو ئازادی و دیموکراسی کە زۆربەی مێشکمان لەگەڵ یا ڕاهێنراوە ئازادی و دیموکراسیەتی تەبەقەیەکە هی بازاڕە هی کاڵە بە کاڵاکردنی بەڕێزی داماژت بۆ داوتە سعودیە بۆ نمونە سعودیە پرۆژەی 2030 هەیە بۆەوەی ئەمە ئێستثمار نەکەن لەسەر ئەم ڕاپەڕین و سەرەڵدانەی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆەوەی شەریکات و کۆمپانیەکانی سەرمایە گوزاری لە ئێرە لە ئەوروپا و لە ئەمریکا و نازانم ئارزوەکانی ترامپ ئستقلالی نەکە چی بکەن ڕێگە چارە چیە بە تایبەتیش پارت و لایەنە کوردیەکان چه ئەرکێکەکەوێتە سەرشانی پارت و لایەنە کوردیەکان کەوتۆتە سەر ئەوانەی چەند ئەحزابی قەومیت هەیە چەند ئەحزابی سۆسیالیستیت هەیە لەگەڵ سنتراڵە چۆن تەعامولەکات مەسەن سبەی ڕۆژ شۆڕشی ئێران سەرکەوتنی بەدەستێنەوە ڕژێمی ئیسلامی ئێران ڕووخا باشە ئەگەریانی لەوێنە چینی کرێکار و لە ڕووی سیاسەکەیەوە خاوەنی ئەلتەرناتیڤی خۆی نەبێ وەکوتم ئەکەوێتەوە دەستباڵێکی دیگەی تەبەقی بۆژوازی ئیتر لەژێر ناوی لیبرالیزما بێ لەژێر هەر ناوێکی ترابێ ئەو دیسان دەسەڵاتەوە گرێت بەسە ئەکەوێتە سەر ئەم حرەکەی کوردیە لە ڕۆژەڵاتەکە بوونی هەیە چۆن جێگەوڕێگەی خۆی بە مەرجێک لە قازانج و بەرژەوەندی زۆرینەی کۆمەلگای ڕۆژەڵاتە بێت چۆن ئەتوانێت جێگەڕێگەی خۆی بکاتەوە نێوەندا ئەڵبەتەن دەکەزن داوا دەکەن شانشاهیەت بگەڕێتەوە کوڕی شا بگەڕێتەوە باشە ئەگەر وابێت کەوابوو لە زمانی شا کێشەمان نەبووە ڕاست ئەگەڕێنەوە بۆ ئێمە تا چەند ئەمە لێرە بۆچی دێن ئەم ئەلتەرناتیڤانە هەر لێسەوە خەنە بەرچاوی کۆمەڵگای ئێرانی لەبەرەوەی خەڵک بەلای حرەکە سۆسیالیستەکان نەڕوە چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش داواکاری ئەوەی نەبێت کۆمەڵگایەکی سۆسیالیستی جێبەجێ بکرێت لە ئێرانە کاتە داواکەن کە بگەڕێتەوە ڕەنگە ئەو نەوەی کە لە دوای هەفتاونەوە لەدایک بۆ گەورە بووە شارەزایکی ئەو تۆی لە دنیای شا نەبوو بێت کە لە دنیای شا چه قەمعێکراوە بەرامبەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە سەدان هەزار مرۆڤ کوژراوە لە سەردەمی شایە شا دەسەڵاتێکی دیکتاتۆر و دڕندەی سەرمایه‌داری بوو سەر بە ئەمریکایی بووە ئەوانە تەنها لەو مۆدلەوە دێن زیوەکەنەوە هیچ شا زیینوەکەنەوە مەسەن ئەمەی مجاهدینی خەڵق زیینوە کرێتەوە ئەنواع وشکال حرکاتی قومی دیگە هەیە زیینوە کرێنەوە ئەمانە هەر هەموو بەکۆ لە قازانج و بەرژەوەندی تەبەقەی سەرمایه‌داری عالەمی یابن ئەمانە تەواوکەری سیستەمی سەرمایه‌دارین بەڵام ئیتر گرنگەکە ئەوەیە تۆ ئەم هەموو تەبوو تۆز و خۆڵە چۆن لەسەر دید و زەهنی کۆمەلگار لابەی پاکەکرێتەوە هەتاوەی ئەسڵەکەی خۆی بناسێت تەواوی ئەم ڕەنج و خەباتەی کە خەڵک هاتۆتە مەیدان کوشتارەکرێت ئەسووتێنرێت لە ناوە درێت کە نەکەوێتە دەستێکی نەچ بە فێڕۆن نەچێتەوە ئەبێ خۆی حرەکەی کرێکاری خۆی ڕابەراتی کۆمەلگا بکە خۆی لە ڕووی سیاسی و دەسەڵات بەدەستەوە بگرێت بەغێری ئەمە شکست دەخوات پشتارت بکەم پێمانەڵێن 2 دقە 3 دقەیەکمان ماوە ئەجا دەقەونیوێکی بۆ بەڕێزت کاگی سعید زانی کۆمەلگاکانی ئێران نەڵین کۆمەلگاکانی ئێران و تایبەت ئەو خۆپیشاندانەی کە ئێستا دەیبینین ئەوان بێ ئەلتەرناتیڤن بۆیە لە بێ ئەلتەرناتیڤ بوون و لە نابەڕێخستن بوونەکە دەسە هاوێژم بۆ کەسی وەکو شازادێ پالەوی یا دەسە هاوێژم بۆ کەسی وەکو مەریەم ڕەجەوی یا مەسعودی ڕەجەوی ئەو کۆمەڵگا وتم بێڕێخستن کراوە ئۆپۆزیسیۆنە هاتە دەرەوە هەموو بەشداری سیستمی لیبرالی بوون ئەوەی کە ئەمریکا بێ لێ بدات و ئەمانە بڕۆنەوە برینژە سەر حکم کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیش بێ ئەلتەرناتیڤە جوانە قسەکە جوانە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانیش بێ ئەلتەرناتیڤە بەڵام تێکۆشانێکەیە بەشێ لە تەجروبەی کوردی هەر حالە هەمان چوارچەوە کە ئەمریکا بەڵکو بێتە بەرەوە لە ئێران بخە لێ بدا و ئەمانە بێنەوە مدیری باشوور تەجروبەکەنەوە بێنە سەر حکم بڵێنەوە قەزیێتان چارەسەر بوو ئەمە هەیە لە ڕۆژهەڵاتی بەڵام ئێرادەی تریشمان هەیە کە هەواڵان ئێمە لە پەژاک و کۆدارە کاری لەسەر ئەکەن ئەویش ئەوەی کە بە کورد بڵێن کێشەی تۆ ئەوەیە کە تۆ کۆیلە نەبی نەکەوەی کە تۆ کۆیلەی کێبی ئەمەش کارە سەر کەسایەتی ئینسانی کورد کە تۆ ببیتە مرۆڤی خاوەن هەست ببوونی خۆت بکەیت هەست ببوونی ئازادی خۆت بکەیت دەرەوە ئەوەی کە تۆ کەیت کوردی عەرەبی تورکی بەڵام تۆ مرۆڤی و تۆ ئینسانی و تۆ حەقتە لە هەر سیستەمێکابی بتوانیت دەنگ و ڕەنگی خۆت گزارش بکەیت
ئێستا ئێمە لە سەرقاڵی ئەوەن تەنانەت هەواڵانی ئێمە لە منتەقەی ئازەربایجان لە بەلوچستان لە ناو عەرەبەکانە دیسان لەسەرەوە کارەکەن کە تۆ مرۆڤێکی عەرەب تۆ بەلوچێکی بەڵام تۆ دەتوانی بە هۆویەتی خۆتەوە لەگەڵ من بتانی دیالۆگێکی ئازادانەوە دموکراتیک بکەیت دەتوانین ئێمە پێکەوە لە کۆمەلگایەکی دموکراتیکا بژین کەواتە دموکراسی و ڕێزگرتنی بەرامبەر دەتوانێت بێتە هەوێنی دروستبوونی نەتەوەیک بین من و تو کە نایبرین نەتەوەی دموکراتیک لەسەر مە کارە کردی کە خۆشبەختانە مدلی ئێمە لە ڕۆژاوای کوردستانە ئێستا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەس ئەوە قسە هەیە بوتن من مەجای ئەوە یاگەینا لەسەرەوە باسمانە کرد کە خەسارەکانی ئەو لایەنانە چی بوو کە بەس لەسەر مەسەلەی چین و مەسەلەی ئابووری تەمەرکۆزیان دەکریانێ تەقلیلدانی هەموو شتێک بە مەسەلەی ئابووری یەکێ لە پەتاکان بوو کە تووشی بزنەوەگەل چەپ و چۆنکو سیستەمی کاپیتالیستی سیستەمێکی ئابووری نیە سیستەمێکە هەژمونی کە هەموو قوشبنەکانی کۆمەلگای داگیر کردووە و تۆ بۆەوەی کە لەوە دەربازی پێویستە ذهنیەتێکی ئازاد و دموکراتیک دروست بکەیت یعنی وەکو مرۆڤی بڵێ من مرۆڤێکم ئازاد و دموکراتیک ئەمەوێ گزارش لە حیاتی خۆم کەم ئیسام حیاتە مێژوو بە تۆ دایە کە تۆ کوردبی بە تۆ تورکی عەرەبی فارسی کەواتە هەموو ئەمانە لە چوارچێ پەیوانێکی دموکراتیک ئەتوانێتەوەی دموکراتیک دروستکەم و بتانن لە فورماسیۆنی گەلانێکی بەرابەر و ئازادا پێکەوە بژین ئەمە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانە بەگشتی پێشەنگایەتی هەواڵانی کۆدار و پەژار خەریک کاری لەسەر گرگێ کە هیوادارم زەمن زیاتر هەبێ بتوانین ئەوە پێش بین لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەگشتی لە ئێرانە و بتوانین مدل باشتر لە ڕۆژاوای کوردستان لە ڕۆژهەڵاتە بەجێ بکەین باشە کاگێ تایر یەخولک لە یەخولەکە دوایین ئەمت بڵێ تەواوی ئەم درڕندایەتی و وەحشێتەی کە ئەیبینین لە دنیای ئەنجامە درێ لە ڕۆژهەڵاتی ناوینا بە تایبەتی لە سووریا و عێراق و یەمەنوان ئەو کوشتارگا درڕندایەتیە بینن و بە خوێن ساردانەوە سەیرەکرێت لە تەواوی دنیاە کۆی ئەمە دەرەنجامی بێپەردەی و هاتنە دەرەوەی سیستەمی سەرمایهداری نیولیبرالیزمە ئەگەر بێت و بزوتنەوەی کرێکاری لە ئاسی دنیاە لە حاون لەم وەزع لاوازەی خۆیان نەبووایە خودی سیستەمی سەرمایهداری نێتوان ئەم دڕنداتی وحشایەتێ بکات بۆیە مەسلەی ئابووری مەسلەی ئەساسە کاتێک کە تەباقەیەک لەلایەن تەباقەیەکە ئەچەوسێنرێتەوە یعنی لە ڕووی ئەوە لێرە چەندێ سامان مارکسواتانی چەندێ سامان کۆکرێتەوە ئەبێ لەو بەرەبزانانی چەند ئاسی هەژاری چۆتە پێشەوە هەر لێرەوە سەرچاوەگرێت بۆیە چارەسەری مەسلەی دیموکراتیەت و مەسلەی ئازادی پەیوەستە بە لە هەڵکێشان و لە ناوبردننی خۆی ئەم سیستەمەی ئێستا ئابووری بەڕێوە بات ئابووری لەسەر تەرتیب کراوە بەڵێ باشە تیاری حاجی حەسەن چالاکی سیاسی زۆرپاسی بەڕێز دەکەم کاکسعید سایدی ئەندامی کۆنگرێنەوەی کوردستان کەنەکە و چالاکی سیاسی زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ شرۆڤەکان بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تام ساتانە لەگەڵماندا بوون بە هیواین شۆڕش و خەبات و ڕاپەڕینی گەلانی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بگاتە سەرکەوتن و ئامان شەوتان شاد بێ.